سڵاوتان لەبێ. ئەنجومەنی ئاسایشی گشتی هەرێمی کوردستان دەستگیرکردنی دوو کەسی ڕاگەیاند کە بەنیاز بوون بارگەی ئاسایشی ئاکرێ بتەقێننەوە. ئەنجومەنی ئاسایشی گشتی هەرێمی کوردستان لە بەیاننامەیەکدا کە وێنەیەکی بۆ هێناوتی نێدراوە ئاشکرای کردووە لە چەند ڕۆژی ڕابردوودا. دەستگای پاراستن بە هاوکاری هێزەکانی ئاسایش دوو کەسیان دەستگیر کردووە کە بەوتەی ئاسایشی هەرێم ئەو دوو کەسە سەر بە دەوڵەتی ئیسلامی عێراق و شامن. یەکگرتووی ئیسلامی بە شێوەیەکی فەرمی ڕاگەیان ئەوان لەگەڵ سیناریۆی حکوومەتی پێنجقۆڵیدا دەشێت گۆڕانکاری لەناو یەکگرتوودا ئەنجام دەدرێت. لە کۆبنەوەی دوێنێ مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە سەرۆکاتی محەممەد فەرەج ئەمینداری گشتی و حیزب کە لە ئەولێر بەسترا دوای تاوتۆکردنی سەرجەم سیناریۆکانی پێکەنانی حکوومەت مەکتەبی سیاسی یەکگرتوو حکوومەتی بنکەفراوانی بە باشترین سیناریۆ دیاری کردووە. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی دایەکێتی کەمەندامانی کوردستان چەند خاڵێکی دەخەنە ڕوو بۆ ئەوەی لە بودجەی ساڵی 2014دا بۆیان جێبەجێ بکرێت. وەبارکەرین سەرۆکی یەکێتی کەمەندامانی لەخی سلێمانی ڕایگەیاند داواکارن زیادەی هاوکاری کەمەندامان و هاوکاری مانگانەی بە خێوکەری کەمەندامان بۆ ساڵی 2013 خەرج بکرێ و هەروە لە بودجەی ساڵی 2014دا ئەو هاوکاری مانگانەی بۆ بڕێکی گونجاوتر زیاد بکرێت بە پێی هەمواری ماف و ئیمتیازی کەمەندامان. نەتەوە یەکگرتوەکان و بانکی نێودەوڵەتی داوا لە وڵاتانی جیان دەکەن یارمەتی پێشکەش بە ئاوارە سوورەکان بکەن. سەرۆکی بانکی نێودەوڵەتیش ڕایگەیاند هەر وڵاتێک هاوکاری پەنابەرە سوورەکان بکات پەیوەندیەکانی لەگەڵدا پتەوتر دەکەن. لە کۆبنەوەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا یوم کیم سەرۆکی بانکی نێودەوڵەتی و بانکی مۆن سکرتێری گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان داوایان لە وڵاتانی جیان کرد بە زووترین کات یارمەتی پێشکەش بە ئاوارە سوورەکان بکەن. ڕۆژنامەی شەرق لەوسەد لە زاری سەرچاوەی دیبلۆماسی ئەوروپیەوە بڵاوی کردەوە چەندین بژاردە ئیجابی خراوەتە بەردەست بۆ گەیشتن بە ڕێکەوتنێک لە نێوان ڕژێمی سووریا بە سەرۆکایەتی بەشار ئەسەد و ئۆپۆزیسیۆنی وڵاتەدا. بە پێی سەرچاوەکان کرانەوەیکی خۆراوایی هەیە لەبارەی هەڵوێست لەسەر ئەسەد. وڵاتە پەیوەندیدارەکانی خێرانی سووریا خەریکی گفتوگۆن و تا ڕادەیەکیش پێشوازی لە سیناریۆی مانەوەی ئەسەد لە پۆستی سەرۆکاتی دەکەن تا کۆتایی قۆناغی گواستنەوە لە باری داهاتوودا. لە کاتێکدا پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ هەندێک لە وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست بە دۆخێکی خراپدا تێپەڕ دەبێت. جۆن کیری وەزیری دەرەوەی ئەمریکا گەشتێک بە وڵاتانی ناوچەکان ئەنجام دەدات کە دەیەدا سەردانی وڵاتانی سعودیە و فەڵەستین و وڵاتانی عەرەبی لە باکووری ئەفریکاش دەگرێتەوە. بۆ هەندێک سەرچاوە بڕێرە جۆن کیری سەردانی قاهیرە بکات کە ئەمەش یەکەمین سەردانەکە لەلایەن وەزیری دەرەوەی ئەمریکاوە بۆ میسر ئەنجام دەدرێت لە دوای لابردنی محەممەد مۆرسی سەرۆکی لەسەرکارلابێوی ئەو وڵاتە. هاوپەیمانی نیشتیمانی بۆ پشتگیریکردنی شەرعیەت لە میسر داوا لە لایەنگرانی ئیخوان موسلیمین دەکات لە بەردەم دادگای قاهیرە کۆ ببنەوە کە بڕارەسبێنیە محەممەد مۆرسی سەرۆکی پێشووی میسر تیایدا دادگای بکرێت. لە بەیاننامەکەیدا هاوپەیمانی نیشتیمانی داوای لە لایەنگرانی کرد خۆپیشاندانێک لە بەردەم دادگاکە ئەنجام بدەن بە مەبەستی دەربڕینی ناڕەزایی لەسەر پرۆسەی دادگایکردنی مۆرسی کە بەپێی بەیاننامەکە بە ناشەرعی و ناسایی لە قەڵەمیانداوە. بەر لە یەک ڕۆژ لە بەڕێوەچوونی مەراسیمی 34مین ساڵیادی داگیرکردنی باڵۆسخانەی ئەمریکا لە تاران لە ساڵی 1970دا سوپای پازارانی ئێران ئاشکرای کرد کە ئەم ساڵیش بە ئەو شێوەی ساڵانی ڕابردوو دروشمی مەرگ بۆ ئەمریکا لەو مەراسیمانەدا بەرزەکرێتەوە. سوپای پازاران لە ماڵپەڕی تایبەت بەخۆی ڕایگەیاند کۆماری ئیسلامی ئێران هەروەک ساڵانی پێشوو دروشمی مەرگ بۆ ئەمریکا بەرزەکاتەوە هیچ شتێکیش ناتوانێت ئەو دروشمە بگۆڕێت. کورتەیەک لە هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد بن.